بابەتێکی دیاریکراوی ئەمڕۆ لەسەر حەدەسێک قسە بکەین. ئەمڕۆ گفتوگۆی جیاواز دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆرە ڤاڵە بوبەکر پارێزگاری سلێمانیە. دکتۆر سڵاوت لێبێ، جەژنت پیرۆز. سپاس بۆ ئێوە. بەخێراتی سەرچاو، زۆر بەخێر بێ، جەژنت پیرۆز بێ. ئێوەش پیرۆز بێ. زۆر سپاس. پەیامت چییە بۆ خەڵک؟ چی بە خەڵک دەڵێی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی خۆمان و پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی پارێزگاکەمان و کوردستان و کوردان لە هەر شوێنێکی دنیا بن و سەرجە مرۆڤایەتیەکەین، چکە ئەم جەژنە جەژنی هەموو مرۆڤایەتیە. ومێ دەکەم جەژنی تێپەڕاندنی هەموو ناکۆکیەکان بێ، جەژنی قوربانیدان بێ بە خۆمان پێش قوربانیکردن بەوەی کە گیانی لێبوردەی، گیانی خۆشەویستی، گیانی خۆنەویستی، گیانی یەکترویستی و خۆشەویستی و قوبوڵکردنی یەکتری بەهێز بکەین و ئەو دۆخانەی لە ڕابردووە بەسەر هەر کەسێکمانە هات بێ تێی بپەڕێنین، کەشێکی ئارام دروست بکەین بۆی کە جەژنەکە بە ناوەڕۆکی خۆی بەواتای خۆی جەژن بێەوە دوور بێ لە هەموو ناخۆشی و نەخۆشیەک. زۆر باشە دکتۆر، ئەمڕۆ کۆمەڵک بابەتی گشتی باس دەکەین پێکەوە، بەڵام سەرەتا وەکو پارێزگاری سلێمانی و وەکو هاوڵاتیەکیش لە پارێزگای سلێمانی لە خزمەتگوزاریەکانی بە شێوازێکی گشتی ڕازیت؟ کەسمان بەوەی هەیە ڕازی نین، بەڵام نابێت تەنیا دابنیشین و نابێت تەنیا قسە بکەین، ئەبێ ئیشی بۆ بکەین، بیگەینینە ئەو خواست و ئامانجەی کە هەمانە. ئەو گەشەکردنە بەرفراوانی کە لە ناوشاری سلێمانی و دەوروبەری ڕوویاوە پێویستی بە کۆمەک و پشتیوانی و بەیەکەوەبوونی هەموو لایەکمانە، چونکە بە درێژایی مێژووی ئەم ناوچەی خۆمان لەو ماوە پێوانەیە گەشەکردنێکی وا لە ڕووی دانیشتوانەوە، لە ڕووی بیناسازیەوە، لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە نەهاتۆ تەکایەوە. لە کاتێکا ئێمە لە ساڵی 2014ەوە لە قەیرانێکی قوڵی داراییین، ماڵیین، حکومڕانیین کە ئەمانە هەمووی کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر خزمەتگوزاریەکان و حکومەتە خۆجێیەکان و دەسەڵاتەکان و بودجەکانیان هەیە. بۆ نمونە نەداهاتی ناوخۆیەتەوە بەردەستی حکومەتە خۆجێیەکان، نە هیچ داهاتێکی ڕاستەوخۆ بە سیستەماتیکی لە حکومەتی هەرێمەوەیەت وە لە 2014ەوە هیچ پارەیەک بۆ پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکان و هەرێمەکان خەرج نەکراون کە ئێمە باسی 2014کەین، باسی 12 ساڵی بەردەوامەکەین کە لە ماوەی ئەو 12 ساڵەیە سلێمانی لە نزیکەی 30 بۆ 50 کیلۆمەتر دووجاوە لە بینای دانیشتوان بۆ بە نزیکەی 480 کیلۆمەتر دووجا و گەشەکردنێکی زۆر زۆرەتوانە بڵێم تەقینەوەیکی سەرەتانی لەو بوارەیە ڕوویاوە و لە هەموو کەرتەکان ڕوویاوە. بۆیە هەوڵی هەموو لایەکمانەوێ نەخێر خواستی ئێمە زۆر لەمە گەورەترە، بەرنامەی ئێمە زۆر لەمە بەرفراوانترە، بەڵام بەڕاستی نابێت دابنیشین هەتا ئەو بودجە گەورانە نێنەوە بەردەستمان کار نەکەین، چکە ئەگەرەوە بکەین ژێرخانەکەمان وێرانە بێ، گەر چاوەڕێوە بکەین سەرخانیشمان پێ دروست ناکرێ. بۆی ئێمە بەڕاستی هەر لە یەکەم ساتەوە کە لە ئەنجومەن بووین و لە پارێزگاش بەو بودجەکەمانەی کە باتوانم بڵێم بەڕاستی ئەمەنەکە من بەراوردیکەی بە ئەو ساڵانی کە بودجەیەکی ڕێک و پێکە بۆ یاسای بودجە هەبووە لە عێراق و هەرێمە بەراورد ناکرێ، یعنی هەموو ئەوانەی کردومانە پارەی یەک پرۆژە نیە لەو چەند ساڵی ڕابردووە. بەڵام ئەتوانم بڵێم سەدان تۆڕی ئاو، سەدان هێڵی کارەبا، سەدان ڕێگەوبان، پرد، بەنداو چاکمان کردووە. بڵێشتی زۆر زۆر گەورە و استراتیجی بەڵێ لەوانەشی تایە، بەڵام بودجەی ئەوانە لە قودرەتی ئێمە گەورەتر بووە. بۆیە ئێمە بەو پەیوەندی دروستمان کردووە لە ڕووی دیپلۆماسیەوە، هانامان بۆ وڵاتانی دۆست بردووە، بۆ ئاژانسە نێودەوڵەتیەکان بردووە، بۆ ئاژانسی سەر بە نەتەوە یەکگرتووەکان، بۆ یەکێتی ئەوروپا، بۆ ڕێکخراوە ئەڵمانیەکان، بۆ وڵاتانی دۆست بردووە کاتوانم بڵێم زیاتر لە 120 میلیۆن دلارمان لەو ماوەی ڕابردووە هێناوەتە پارێزگای سلێمانینە داهاتی ناوخۆیانەی هەولێرە نەهی بەغایە. ڕاستەوخۆ کاری پێکراوە، کاری گەورەی پێکراوە. بۆ نمونە خەستەخانەی 200 بێدیمان لەلایەن ئەڵمانیەکانەوە بۆ دروستکراوە کە 4 میلیۆن یۆرۆی تێچووە. خەستەخانەیەکی 28 بێدی کار 28 عینایە لەلایەنی NDPەوە دروستکراوە. هەموو تۆڕی ئاوی تاسوجە تابەری مەتارەگاتەوە، مەتارتی ئەپەڕێنێ تۆڕی ئاوی نەبووە. یابانیەکان بە 5.5 میلیۆن دلار ئەم کاریان لە ڕێی ڕێکخراوی جایکای یابانیەوە، وەزارەتی شارەوانیەوە لە ڕێی شارەوانی و ئێمەوە بۆ جێبەجێ کراوە. بۆ نمونە 3000 دۆنممان لە گۆیژە و ئەزمەر سەوز کردووە، پرۆژەی لە بری سەوزکردنمان کردووە کە لە سلێمانی بۆ هەر قەزاوناحەیەک دەرەچی بە درێژایی ئەو ڕێگەیە تا ئەگاتە ئەو یەکە کارژێڕیە هەمووی سەوز کراوەوە، تەنیا هەر سەوزکردن نییە داربڕێنین، ئاودان و بژارکردن و بەخێوکردنیشمان خستۆتە سەر و کۆمپانیایی کا بێ ئەرکەکە جێبەجێ بکەن. هەوڵمان ناوە کە ئەو سیستەمی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکەی لە
تانجەرۆ هەیە تازە بە سوپاسەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران مەقاسەیەکمان بۆ کردوون لە ڕێی ئێمەوە بۆ ئەوەی بتوانێت بە توانای خۆی ئیشکاکە نزیکەی 5 میلیار و 750 میلیۆنە بۆ ئەوەی کە ئەوە توانێت 1200 تن چارەسەر کابکا بە وزەی پاک بەڵام لەبەر ئەوەی کە حکوومەت پابەندیە داراییەکانی جێبەجێ ناکرد تەنیا 300 تن ئەیکرد و ئەو دوومەڵی لە تانجەرۆ هەیە و پیسبوونی ئاوی تانجەرۆ کە دوایی لە جەرداستنەوە چێتە سیروان و عێراق ژەهراویەکە تا ئاستێک ڕابگرین لەگەڵ وەزارەتی ژینگەی عێراق بە سوپاسەوە بۆ وەزیری پێشووە هیوادارم وەزیری ئیستاژ بە هەمان ڕۆح لەگەڵ ئاژانسە نێودەوڵەتیەکان خەریکین سیستەمی چارەسەرکردنی ئاوی قورسی هەموو سلێمانی وێزگەی چارەسەرکردنی ئاوی قورسی هەموو سلێمانی کە کاتی خۆی دیزایانی بۆ کراوە لە شارەوانی 3 میلیۆن دلاری تێچووە کۆمپانیای بایوەتی بەریتانی کردوێتی بەڵام لەگەڵ شەڕی داعش ڕۆشتونەتەوە دیسانەوە تازەمان کردوێتەوە و خەریکین جێبەجێ بکەین و لە ئاستی گوندەکان ناحیەکان قەزاکان نۆژەنکردنەوەی قوتابخانە بنکەی تەندروستی دانانی سیستەمی سۆلەر ئەمێ لە سۆلەر قسەیەکت بۆ بکەم سلێمانی بەم پرۆژەی ڕووناکیە ئیستا بە تەواوی کارەبای 24 ساعتی هەیە بە 750 مێگا لەو 750 مێگای لە 90 مێگای تا 100 مێگای لە سۆلەرەوە ئیستا بەرهەمیە کە ئەمە هیچ شارێکی تری عێراق نیەتی وامان کردو کە ژمارەیەکی زۆری گەشتیار بێتە شارەکەمان حکومەت دامیێماناکە یان خەڵک خۆی کردوێتی ئەمانی ئیستا بەشێکی زۆری ئێمە خۆمان دەستمان پێکرد سلێمانیمان کرد بە ئەندام لە پەیمانی نێودەوڵەتی بۆ زەنیوەکان لە 2010 و یەکەم شاری عێراقین بە ئیستاشەوە کە سایت پلان و ماسەرپلانی و زەنیوەکان و ژینگەمانەیە من لە ماڵی خۆمانەوە دەستم پێکرد یەکەم جار 2010 بۆی لە ڕۆمان بێ بە خەڵک بڵین بەڵام بەڕاستی وردە گەورە بوو لە 2010 بڵێ ئەو بەکارێنی بڵێ لە وەهانی زۆر شوێنی ترمانەوە بۆ نمونە بۆ هەنێک خوێندنگەمان کردووە لە خەلەکان بۆ بنکەتە دروستەکانی سەی سایقمان کردو بۆ قزلەرمان کردووە بۆ چەندین قوتابخانەمان کردو لە سەرێکی خۆمان لە پارێزگا و هانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانمان ناوە پشگیری ئەمە بکەن حکومەتی ئیتیحادی ئۆفەرێکی بۆ ئەمە هەیە بەڵام تا ئێستا وەکو پێویست نەگەشتۆ بە هاوڵاتیان حکومەتی هەرێمیش لەسەر پێشنیازی ئێمە 3 محەڵەی 25 مێگایی بەڵێ بەقیزبیکە بەڵام ئێستا زۆربەی کۆمپانیەکان بە سوپاسەوە ئەم پێشنیازی ئێمەیان وەرگرتووە ئەتوانم بڵێم ئێستا زۆربەی زۆری کۆمپانیەکانی یان کارگەکانی بەرهەمێنانی ئاوی کانزایی هەمویان بە سۆلەریژەکەن وێزگەکانی سوتەمەنی بۆ نمونە پرۆژە گەورەکانی وەکو فامیلی مۆڵ وەکو ئاشڵێ وەکو گەورەترین شت کارگەی چیمەندۆی دەلتا کە گەورەترین وێزگەی بەرهەمێنانی کارەبای لە ڕێوزەی خۆرەوە دامەزرانەوە هەنگاوی زۆر گەورن دراون کە تۆ بە ئاستەم لە شارێکی تری ئەم وڵاتایی بینی وەکوتیشم لە ئەم پێشنیاز زەمانە بە وەزارەتی کارەبا بڕیارە 3 وێزگەی 25 مێگاواتی لە سلێمانی و هەولێر و دهۆک جێبەجێ بکەن ئێمە لە نزیکی سەنگاو هەموو شتێکمان بۆ ئامادە کردووە هیوادارم بە زووترین کات بکەوێتە ئیش زۆر باشە دکتۆر تۆ لە بەرەی لە ماڵی خۆتانەوە دەست پێ کردەوە پرۆژێ چی بە خەڵک دەڵێ کارەباکان کەن بە سۆلەر پاریان بۆ دەگەڕێتەوە ینی کاریان ئاسانەکە یەکەم کاریان زۆر ئاسانەکە کارەبایکی بەردەوامیانە بێوە خۆیان خاوەنی کارەباکە ئەبن وەلامان کاتە یارمەتێکی گەورەی ژینگایە ژینگە پارێزێکە بۆ ئێمە ژیانە بۆ مرۆڤایەتیە تەنیا بۆ ئێمە نییە و لەم پرۆژێ ڕووناکیە کە خەڵک زۆر هاوا لە نرخەکەیەکە پارێکی زۆر کەم بۆ خەڵکێتەوە ینی بە هیچ جۆرێک بەراورد ناکرێت چونکە بە سوپاسەوە بۆ پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوو وەزارەتی کارەبا و ئەنجومەنی وەزیران کە ئێمە پێشنیازانە پشگیریمان کرد بەرزمان کردەوە و سوپاسەوە هاتن بەدەمەوە بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ڕۆڵێکی گرنگی لەو کارەیە بینی ئەو یاسایان دەرکردووە کە حکوومەت ئەو کارەبایی لە تۆ زیادەوە چێتەوە هێڵی نیشتیمانی ساعاتەکەت بە معنای شعبی بە پێچەوانەوە ئەسوڕێتەوە و کارەبایەکی زۆر کەمترێ بۆیەتەوە لەو کاتانی تۆ بەکاریهێنی و لە هەمووی گرنگتر ئێمە لەوەی کە بووین بە ئەندام لە پەیمانی نێودەوڵەتی بۆ زەنیوەکان توانیمان بۆ ساڵێکیان بە تایبەتی ساڵانی 2 ساڵی پێشوو 2 میلیۆن دلار وەربگرین بۆ ئەوەی کە هەموو سیستەمی لایتینی تاسڵجە هەتاکو مەلیک مەحموود و هەموو مەلیک مەحموود بەیەکەوە ناو زانکۆی سلێمانی بکەین بە لیت ئەم لیدە ساڵانە 2 میلیۆن دلار لە کارەبای نیشتپاری کارەبای نیشتیمانی بۆ حکومەت دەگەڕێنێتەوە و کارەبایکی زۆر ئەگەڕێنێتەوە کارەبای نیشتیمانی هەر گڵۆپێکی لەو کۆنەکان کەدا دەگرسان 3 ئەمپێریەوی ستا پۆین نوێوێ لە سەدا 30 غازە ژێراویەکانی کە بەهۆی داگرسانی ئەو گڵۆپە تەقلیدیانەوە بەرهەمە هاتووە شارەکەی پیسە کرد ئێستا نەماوە بۆیە ئیشی زۆر باشمان لەو سێکتەرانەیە کردەوە بۆ نمونە هاتوین لە ڕێی سلێمانیمان کردو بە ئەندام لە فدراسیۆنی شارەوانیەکانی ئیتالیایە
500,000 دلارمان وەرگرتۆ سیانەی 12 پمپی خەتی دوی سلێمانی دوکانمان پێکردووە. ئەم شتانە لەوانەیە لەم کاتی نەبوونیە شتێکی بچووک بن، بەڵام زۆر حیاوین، زۆر زیندون، چونکە لە ناوەڕۆکی خزمەت گوزاریە گشتیەکانە. زۆر باشە. دکتۆر بانێک پرسیاری گشتیش بکەم لە دۆخێکدا دەبیتە پارێزگاری سلێمانی کە وەکو خۆدا ماژی پێدەکەی دۆخی بێپارەیە وە وا بڵێ. ئەو بەرپرسیارەتیە قورس نەکەوتووە لە سەرشانی تۆ بێتە جێگەیەوەی خەڵک گلەیی هەبێ. بەڵێ زۆر قورس کەوتووە. چونکە یەکەم ئێمە بازنەی هەڵبژاردن هاتوین، بازنەی هەڵبژاردنمان لە قەڵاتزێ تا خانەقین بووە و هەموو خەڵک دەنگی یاوینێتێ لە هیچ بنکەیەکانی ئێمە یەکەم نەبوو بین. بەڵام کە هاتوینەتە ئیدارەوە ئێمە هاتوین ئیداری پارێزگایەکەین لە 6 پارێزگا کە دەنگی بەێمەیەوە هەموو ناوچی 140 کەرکووک پارێزگایەکی ترە، ناوچی 140 خانەقین پارێزگایەکی ترە، هەڵەبجە پارێزگایەکی ترە، ئیدارەی گەرمیان پارێزگایەکی ترە، ئیداری ڕاپەڕین پارێزگایەکی ترە کامانە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ماڵیەوە لە ڕووی خزمەتگوزاری و پرۆژەکانەوە سەر بە پارێزگای سلێمانی نین. بەڵام ئێمە ئیشمان لە هەمویان ناکردووە. یەک شوێن لە بۆ نمونە من هاتووم ئامادەی ڕۆژهەڵاتم لە قەڵاتزێ نۆژەن کردوێتەوە. ئێمە هاتوین بۆ نمونە هێڵی کارەبامان گەیانۆتە گوندەکانی دۆڵی شاورێ. ئێمە هاتوین سنتەری کولتوری لە کفری ئاوەدانمان کردوێتەوە. لایتینی شەقامەکان بەشێک لە شەقامەکانی خانەقینمان کردووە. هاتوین ئیش بەکێتی مامۆستا بینایەکێتی مامۆستایان لە هەڵەبجە کردومانە. ڕێگای هەڵەبجە بۆ عەبابەی لێمان لەسەر بودجێ پارێزگای سلێمانی کراوە. لایتینەکەی ئێمە کردومانە. جیا ئامێری پشکنینی کۆرۆنا بە نزیکەی 36 میلیۆن دینار لە کاتی کۆرۆنا ئێمە لە بەردەستەکەی خۆم بۆم کڕیون نەک لە بودجەی گشتی، چونکە تۆ لە بودجەی گشتی ناتوانی بۆ ئیدارێکی خەرجکە لە ڕووی چاودێری دارایی یاسا دارایەکانەوە تۆ ناتوانانی. بۆیە ئێمە لەو کۆمەکانی کراوین لەو پارەی ناومان ناوە وەفری پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگاکان کە دۆزیمانەتەوە هەمووی بە ئاسانی ون بوو چونکە نە پرۆژە و نەبووجە پاکتاو نەکرابوو پێشێمە. ئیشمان لە هەموو شوێنەکانی تر کردوت بۆ چکە و بجێ کاتی خۆی لە بەغاوە هاتووە مافی هەموو ئەو شوێنانی تری پێوە بووە بۆ ئێمە کارمان کردووە لە ڕێگاکان بۆ نمونێمە هاتوین لە بەردەستی خۆمان هاوکاری خەڵکی تەکیە و بەلەکجارمان کردووە لە قەراغ بەنداو دروستکەن هاتوین لە زۆر شوێنی تر ئەم پشتیوانیەمان کردووە و ناوەندەکانی خوێندن بنکەتە دروستیەکان نەخۆشخانەکان هیچ نەخۆشخانەیەکی سلێمانی نییە ئێمە دەستمان پێوەی نەبوو بێ هیچ نەخۆشخانەیەکی لە هیواوە بیگرە هەتا ئێمەرجنسی تا مناڵان تا مناڵ بوون ئەسڵەن مناڵان دوو قاتی ئێمە دروستمان کردوتەوە ئێمە داوامان لە چیکەکان کردووە کە نزیکەی 200 بێدی زیرەکیان هێناوە بۆ نەخۆشخانەی لە ڕێی پەیوەندیەکانی خۆمانەوە بۆیە کارەکان وەکو ئەڵێم بارەکە گرانە بەڵام بەڕاستی ئەبێ بچینە ژێر بارەکە و هاوڵاتیان مافی خۆیانە چونکە ئەوان باسی ئەو شتاناکەن کە پێویستیانە ئێمەش باسی ئەو شتاناکەین کە دەبینن دکتۆرم کارانیەوە دەبینن بە تەکیید خەڵگەی بینێ تۆ سێری سۆشیال میدیا مەکە کە نازانی کێیە من کەسێکم لەسەر جادە نەبینیەوە بەو شێوەیە بەڵام بچۆ لە گەڕەکی کانیا و لای نەخۆشخانەی شۆڕش بپرسە لەوەتی من پارێزگارم ئەو حاشێنشینەی سلێمانی لەبەری لە 2014ەوە هیچ پارەیەک بۆ پرۆژەی نوێ نەهاتوە 1 ملیۆن دیناریش نهاتووە و هەم گەشەکردنێکی زۆر ڕوویاوە جگە لە 32 گوند کەوتونەتە ناو ماستەر پلانەوە و خانوە بێتاپۆکان لە سەردەمی ئێمەیە لەسەر داوای ئێمە بیاسایی بۆ دەرچووە و ڕێنمایی بۆ دەرچووە لە 74ەوە بۆ ئیستا تاپۆکرێن کە نزیکەی 100,000 ماڵ لە پارێزگاکە سوودمەند دەبێت چ بەو گوندانەی کەوتونەتە ستوری ماستەر پلان چ بەو یاسای تاپۆکردنی خانوە بێتاپۆیانە کە مەکارێکی زۆر گەورەیە هەموو شتێکی بژانوەتەوە ئێمە بەمەی کە کردومانە ئەمانە هیچیان تۆڕی ئاویان نەبووە بە ئاسانی تۆڕی کارەبا و ڕێگەوانیان نەبووە سەوزایی و پارکینیان نەبووە بڕوا ئەەکەی ئێمە لە بەردەستی خۆمان ئەوە بۆ 9 ساڵە چێ دە شۆفێر و دە تەنکەری بەڕێوەبەرایەتی ئاو و لە قۆناغا گەرمەکانە وشکە ساڵیەکانە و زیاترمان کردو بۆ سی بۆ چل پارە ئەین بۆ ئەوەی بە تەنکەرین ئاو بەرین بۆ شوێنانە تا تۆڕی ئاویان بۆ تەواوەکەین ئەتوانم بڵێم لە 180 پارەی ئەو پارانی من پێیام کردووە لە تۆڕی ئاوی ئەو ناوچانە و گوندەکان و شوێنەکانی تر کردومانە لەو گوندانە کردومانە بۆی خەڵک بگەڕێتەوە گوندنشینەکان ئەستێڵیان بۆ بکەین سیستەمی ئاویان بۆ بکەین تۆڕی ئاویان بۆ بکەین ئاوەکان لە بیرەکانەوە یان لە کارێز وکانیەکانەوە بگەینە ناوەوەدانەکان لە چێوە سەرچاوی گرتووە ڕخنەکان دایم لە دوو شتەوە سەرچاواگرێ حکوومەت باسی ئەو شتاناکە کە کردوێتی هاوڵاتی باسی ئەو شتاناکە کە بۆی پێویستیەتی چونکە ئەمە وەکو شەپۆلی ئاو وایە
ئێمە کە ئەمەی کردومانە نەوەیەکی تریە منەڵێم لە 2014ەوە هیچ نەهاتووە بەلایانی کەمەوە 3-4 ساڵیەکە ئەبوو لە هەر 4 ساڵەکە قانونی موانزانە هەبێ و داخوازی ئەو قۆناغە جواب باتەوە نەک ئەمە نەکراوە پرۆژەکانی 2009 تا 13 کە بودجەیەکی زۆر هەبووە یا تەواو نەکراون یان نیوە ناچڵ تەواو کراون یان کە تەواو کراون ئیستا پێویستیان بە سیانەکردن هەیە یعنی تۆ لە ماڵی خۆتا لە 2009 بۆ ئیستا چەند گڵۆپە گۆڕیوە چەند بەلوعە و گۆڕیوە چەند ڕنگ بۆ یاخت گۆڕیوە چکە هەروە بەرگە ئەگرێ بڕواتە بێ ئەمە هەموو کەوتۆتە سەر پارێزگای سلێمانی نەک خۆی ڕەوەندی کوردیش یعنی ئێمە پشتیوانێکی گەورەی ڕەوەندی کوردین لە ئەمریکاوە تا رووسیا ناوەندێکی خوێندنی کوردی نییە ئەگەر داوای کردبێ ئێمە ناسی بێتمانە دەستمان پێی گەیشتوێ پێمان وترا بێ پشتیوانی نەبووبین ئینستیتوتێکی کوردی نییە لە واشنگتۆنەوە تا مۆسکۆ تا بەرلین تا پاریس تا لەندەن ئێمە هاوکاری نەبووبین لەگەڵی نەبووبین چکە ئێمە لەسەر ئاسێکی نەتەوەی و نیشتیمانی ئیژەکەین تەنیا لەسەر ئاسی پارێزگای سلێمانی ئیژ ناکەین نزیکی 260 کتێبمان بەس بۆ توێژەر و نووسەرەکانمان لە سەرتاسەری دنیاە چاپ کردەوە بۆ ناوەندە کولتوریەکانی کورد چاپ کردووە بە دەگمەن هونەرمەندێکە دۆزیتەوە لە هەر سێکتەرێکی هونەریا بێ بە هەر حوشێوەکەی و هونەری حوتەمیشی بخەرە سەر بەنەوعێ لە نەوعەکان ئێمە ئەگەر لە ڕووی داراییشەوە لەگەڵی نێبووبین لە ڕووی معنەویەوە بە تەکید لەگەڵی بووین بۆیە بەڕاستی بارگرانیەکان زۆرن و پێداویستیەکان زۆرن و پێداویستی کۆمەڵایەتی تۆ من پێ دەڵێم لە چواردەوە بۆ ئیستا سێنەوەی تر هاتووە بەڕخنی منطقیان دەزانین ئەوانەی باسی خزمەتگوزاریەکەن هەمووی ڕەوایە بە زەوانەی باسی ململانی سیاسیەکەن ئەوانەی ئێمە تۆمەتبارەکەن بە پەیوەندی سیاسی و لایەنی سیاسی و کارکردن لەگەڵیانی هەمووی بوختان و درۆیە کە هەڵیان بەستون ئەیانەیە بەهۆی ئێمەوە دەنگکۆکەنەوە بەهۆی ئێمەوە بێنە ناو سیستەمی حکومڕانیەوە بەهۆی ئێمەوە میروگزیر لەگەڵ دەسەڵاتداران بکەن هیچ بنەمایەکی نییە من کە ئەمەم کردووە نە ئۆتۆمبیلی دەوڵەتم پێەیە نە ماڵەکەم گۆڕیوە نە مناڵم گۆڕیوە نە ناوماڵم گۆڕیوە نەی کە ئەم هەموو سەفەرم کردو هەمووی بەڕسمی کردووە یەک پارەی ئیفادم وەرنەگرتوێتەوە حەقی خۆمە وەرم نەگرتووە لیترێ بەنزینی ئەم حکومەتەم بەکارنێناوە یەک وەستی خواردنم نییە هەموو باڵیۆز و قونسوڵەکانم لە سلێمانی میوانداری کردووە لە ئاسێکی زۆر بەرزا چووکە من نوێنەرایەتی سلێمانیەکەم بەڵێ و پشتیوانی ئەو هەموو نووسەر و خەڵک و نەخۆش و نەخۆشخانانەمان کردووە وەشتی ترمان کردو ناتوانم لێرە بیڵم چونکە خەڵکی تریش ئەڵێ وازانێ حەقێکی گشتیە نازانێمە لە خۆمانێکین داوای ئەکا کە مافی خۆیەتی یەک ڕێکخراوی خاوەن پێداویستی تایبەت نییە یەک ڕێکخراو کە دەڵی خۆمانەکەمە بەست لەوەیە لە نسرەی پارێزگادێکی یان لە نەخێر ئەوەی ئەڵەم خۆمەیکەم من موچەکەم هەیە لەگەڵ ئەو ئیمکانیەتی پێشتر هەم بۆ پرۆفیسۆر مامۆسای زانکۆ بۆ خێزانم و لەگەڵ ئەو بەردەستەی کە بە شەرعی بە قانونی هی من و مناڵەکانمە لەوەتی من چوومەتە ئەوێ کردومەتە سندوقێکەوە بۆ پشتیوانی کولتور کە هیچ کەسێ ئامادەنی ئیمڕۆ دینارێکی خۆی با بە کەسێک ئەو خەڵکانەی کێن ئیمکانێتی شەیە هەنێ کەس منی ئەم کتێبەکەی بۆ چاپەکەم 25 کتێبەمەیە هیچیان لە بازاڕە نەماون کتێبەکانی خۆم هی خێزانم هی خوشکەکانم هی براکانم کاوی مامۆسای زانکۆن چاپ نەکردووە هی خەڵک چاپەکەم چونکە لەم قۆناغەیە منە بێ خزمەتی گشتی بکەم چاوم لە خزمەتی گشتی بێ ئەوەی کە ئەڵم خۆمان کردومانە بە فعلی لە گیرفانی خۆمان کردومان لە گیرفانی خۆت کراوە بە تەکید و بە پرسیارم لەو قسەیەم زۆر باشە دکتۆر خۆ داماژت بۆ کرد خەڵکێکی زۆر ینی بڕەخنە دەگرێت قسە دەکا بەڵام تۆ ئەوەی لە دەرەوە تۆ دەناسێ پیاوێکی نەربوونیان هادە لەسەرخۆ ئەی میرەبان بەڵام هەندێک جار زووت و ڕائبی ئەی هەڵدەچی لەو بابەتانە ئەمە پێوەستە بە چیەوە ینی پێ دوایەوە ناحەقیە بۆیە هەڵدەچی ئەزانی زۆر ناخۆشە تۆ دۆستێک برایەکت هەیە باش ئەو ناسێ یعنی لە خۆت باشترە ئەو ناسێ گونا حەسیاسە دوا بکات گومانت لەسەر دروستکە بوختانت بۆ دروستکە و مزایدە بەسەرتەوە بکە و ئامادە نەبێ گوێ لەو پەیامە بگرێت کە تۆ وتوتە بێ عەکسەکەی بڵێ لەوێ وای وتووە کەوات نەوتووە بێت قسەیەکت بۆ دروستکە کە تۆ نەتکردووە بێ بەرپرسیارەتی بخاتە سەرشانێ کە دەسەڵاتی ئەو لە من زیاترە بۆ نە پەرلەمانتارە حیزبە کوتلەی هەیە سەرۆکی حیزبە من پارێزگارێکم باشە بە هەموو یاسایەک ئەو لەسەرەوەیە بە تۆ ناکرێت تەکید بە پارێزگاریکیش ناکرێت چونکە تۆ دەستورت هەیە پەیوەندی سیاسیت هەیە لەگەڵ دەسەڵاتان نزیکی یا گوێ لێگیرەیە لە کوتلەیەکی پەرلەمانیە لە سەفقەیەکی سیاسیان نزیکە بیتەوە بەڵام من مەجبورم بە یاسا و بەڕێنمایی شکەم هیچ پشتێکی ترم نییە بۆیە تۆ ئەگەر نەتوانی هاوکارم بی نابێ دژبی و ئەبێ بێ لێکۆڵینەوە بکەی بێ بینای پارێزگا بپرسی بڵێ ئەم کتێبخانە نێودەوڵەتێتان بەچی دروست کردووە ئەم مۆزەخانەیەتان بەچی دروست کردووە
6,000 متر دووجا سەوزاییتان بۆم بینایە چۆن دروست کردووە، سۆلەرتان چۆن کردووە، پارکینتان چۆن کردووە، ئاوی قورس چۆن چارەسەرەکەن، چۆن ئەو ڕێنمانانتان ناوە بە دەستەی ژینگە بۆ دەستەی ژینگە و دەستەی وەبەرهێنان کرد. ئێمە کردمان بەمەرجکە پرۆژەنوەکانە بێ لە ساڵ 25 سۆلار بێ لە ساڵ 25 سەوزایی بێ، سیستەمی چارەسەری ئاوی قورسی هەبێ، بۆ 3 خستەخانی سلێمانیمان کردووە، هەموو پاشەڕۆی خستەخانەکانی سلێمانی لە مەحرەقەکانە ئێمە پارەکەین، ئێمە ئەیسووتێنین کە هەموو سلێمانی تووشی نەهامەتی و نەخۆشیەکە لە کۆرۆنایە چیمان نەکردووە. خەڵکانە ئەوانە نابینن زۆر چاگەی دووشتە، یەکێکیان غیرەیە، یەکێکیان هوبنە، یەکێکیان بەغیلیە، یەکێکیان حەقێکی تایە ئەوێت تۆ لە بەرەی ئەوابی پێی وایە تۆ کارکتەرێکی بەهێزی هەموو لاکان گوێت لێگرن، دەرەوە گوێت لێگرێ، عێراق گوێت لێگرێ، ئەگەر لەگەڵ بەرەکەی ئەوابی بەرەکەی و بەهێزترێ بێ. من لە بەرەی کەسانی، من لە بەرەی میلەتەکەمام و میلەتەکەم بەهێزەکەم وام کردو سلێمانی لەگەڵ 700 شاری دنیا، سلێمانی لەگەڵ 100 وڵاتی دنیا پەیوەندی ڕاستە و خۆی هەیە. ئەم پەیوەندیە نە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی دروست کردوین، نە وەزارەتی دەرەوەی عێراق دروستی کردووە، نە هیچ حیزبێ بە یەکێتی و پارتیشەوە. ئێمە دروستمان کردووە بە خوێنی خۆمان، بە هەوڵی خۆمان، بەو راپۆرتین و پرۆپۆزەڵ و پێشنیازە جوانانەی یاومانە بەنەتەوەی گرتووەکان کە ئێستا بە سوپاسەوە هەموو ئاژانسەکانیان ئەوە بۆ 3 ساڵیشە هەموو کۆبوونەوەی ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان ئەهێنە سلێمانی. هەموو پاڵانان دەوڵەتی وەرزشیەکان سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی نیشتیمانی عێراق لە بەردەمی سەرۆک کۆماراوتی، لە بەردەمی عەمار حەکیماوتی وتی لەبەرەوەی ئەم پیاوە پارێزگاری سلێمانیە من هەموو پاڵەوانەتی ئاسیا و عەرەب و نێودەوڵەتیان مەسلێمانی، چونکە سەرخان و ژێرخانی بۆ دروست کراوە. بەڕێ سەرۆکی ئەکادیمیای عەسکەری هەموو عێراق ئەڵێ ئێمە 5 کولی عەسکەریمان هەیە کە ئیعلانی دەوراکەین لە بەسرەوە تا زاخۆ داواکە لە قەڵاچوانان لە کۆلیژی ئەکادیمی قەڵاچوانان دەورەکەی ببینێ. خو ئێستا 700 پزیشکی عێراق دەورەکەیان لە قەڵاچوانانە بینن کابن بە ئەفسەر لە سوپای عێراقیە کە هەمویان پزیشکن. بڕۆ سایتی وەزارەتی بەرگری عێراق جەنابی فەریق ڕۆکن ئەحمەد عیمران ئەڵێ لەبەرەوەی ئەم پارێزگارەیان هەیە، لەبەرەوەی ئەم پارێزگایە ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ خەڵکی دەرەوەی شارەکە ئاکات، چۆن ژینگەیەکیان دروست کردووە بە خۆی و حکومەتە خۆجیەکە و کەرتی تایبەت و هاوڵاتیان کە زەمینەیەکی لەباری هەیە. بڕۆ بزانە پارێزگاری کەربەلا چی بە سلێمانی ئەڵێ، بزانە ئەمین عامی محافەزەی نەجەف و کەربەلا چی بە هەمویان بڕۆسی من نایڵێم پشتە سەر موقع ڕسمیەکانی خۆیان، بڕۆنە سەر ئاژانسە نێودەوڵەتیان، پشتە لای ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان و GIZ. ئێمە لە هاتوین لە 67 شاری داهێنەری ئەدەبی لە دنیاە کە وڵاتی ئاسیا و ئەفریقی بە دەگمەنتیایە. ئێمە یەکێکین لە سەیەکەمەکە لەگەڵ سیاتڵ لە ئەمریکا ئەدەمبرە لە بەریتانیا. باشە ئەمە بە ئاسانی نەکراوە. من هاتووم لە کۆنگرەی کیبێک 10 کتێبی کوردیم کردووە بە ئەڵمانی، ئینگلیزی، ئیتالی، فەڕەنسی، پاکێجێکی دەکتێبیم ماوە بەم وڵاتانە. هاتوون پاکێجی 5 ژنی خاوەن پێداویستی تایبەتی کوردم لە سەرداسەری دنیا چاپ کردووە. هەر شێت بوون لەوێ وتیان ئێمە جارێ ژنی نووسەرمان زۆر کەمە و لە ژنی ژاشنی دیسەیبڵمان نییە و هەشمان بێ بە هیچ جۆرە ئیدارە و حکومەتی ئەمە دامی کولتور ناکاتا بێکتێبیان بۆ چاپکە. من شانازیەکەم بەوەی کە ڕۆژنامەنووسێکی وەکو ئۆلیڤەر راسین کە بەناوبانگترین ڕۆژنامەنووسی دنیا و سوئیسرا ئەوروپایە ناوی لە گینسایە، یەک کتێبی لەسەر ئەزمموی حکومڕانی ئێمە لە لۆزان نووسیوە لە سوئیسرا نووسیوە کە پارەی دنیا لە دەرەوە سەرفەکەین و لە کۆنفرانسی دافۆ سەرفەکەین تا ئێستا ڕۆژنامەیەکی سوئیسری خەبەرێکی لەسەردا نەبەزانوین. بڕۆ بزانە 80 دارنەشری سوئیسری و ئەوروپی لەسەر ئەو کتێبە ئێمەی نووسیوە، خۆیان خەریکنیکن بە کوردی و بە عەرەبی و بە ئینگلیزی بە فەڕەنسی نووسراوە. بۆیە شانازیەکان زۆرن. ئەو خۆشەویستانە ناحەقیان ناگرم. ئێمە لە قۆناغی ئۆپۆزیسیۆن بوون نین. من ڕاستە لە شەقام و ناو خۆپیشاندەرەوە هاتووم، بەڵام هاتوومەتە سیستەمی حکومڕانی کە لە ناو خۆپیشاندەران بووم لە ڕیزی پێشی پێشەوە بووم، کە لە ناو ئۆپۆزیسیۆن بووم لە ڕیزی پێشی پێشەوە بووم، کە لە حکومڕانیشام حکومڕانیەکەم. من ناتوانم قاچێکم لەم لابێ و قاچێکم لەو لابێ. حکومڕانی نە بە دەستوری حیزبەکە مەکرێ، نە بە ئیجتیهادی شەخسی ئەکرێ، نە بە قسەی سەرۆک و ڕێخەری حیزبەکان ئەکرێ، بە یاسا و ڕێنمایی ئەکرێ. ئەگەر من لە یەک یاسا و ڕێنمایی لام ماوە، ئەگەر یەک مەحسوبیەت و منسوبیەتم کردووە، ئەگەر ماڵی گشتیم بردووە، خوا نەخوازە گەندەڵیم کردووە، دزیم لە ماڵی گشتی کردووە، دەسەڵاتەکەم خراپ بەکارهێناوە، چووم نوێنەرایەتی خۆمم کردووە. ڕەنگە چاوپۆشیت لەمانە کرد خۆت نەتکردووە. چاوپۆشیشم نەکردووە. بەڵام یاساکان بۆ نمونە بە یاساکانی ئەم حکومەتە لەبەرەوەی لامەرکەزیەت نییە، ئێمە لە ئەنجومەنیش بوون ئەو کێشەیەمان هەبوو. من قایم خامم لەسەر گەندەڵی لابرد، وەزیری ناوخۆی پێشوو فایلەکەی داخست. سەرۆکی شارەوانیم لابرد، وەزیری شارەوانی کردی بە ڕاوێژکار. خۆ من چی بکەم؟ یعنی لە ئەنجومەنیش بووینەوەمان کرد. بۆ یاساکانی لامەرکەزی نین. تۆ ئەت بتەوێ محاسبەی مراقیبێکی شارەوانی بکەی کە لە نۆ بازاڕایە،
ئەبێ نووسرا بکەی بۆ وەزیری شارەوانی لیژنەی لێ کۆڵین لێسەر دروستکە تۆ پارێزگاری ناتوانانی لە دوای بریمەرەوە یاساکانی بریمەرەوە شتەکان لە عێراق زۆر گۆڕاون خەڵگەڵێ بۆ ئەمە ئیجراعات ناکەی هیچ کەسێک بە ئێمەشەوە کە ئەوسا پارێزگاری توانی 3 مانگ کەسێک حیجزکە لە سجن قایمقام مانگێک بدیر ناحیە 3 ڕۆژ قایمقام هەفتەیەک محافظ مانگێک بۆ 3 مانگ ئەو دەسەڵاتانە نەماوە ناخێر ئللا بە ئەمری قازی حاکم و ئەبێت تۆ مدعیبی لەسەری جاخۆ منە فرێ سکاڵاکەوە خەڵک چاڵێکە بینێ شەقامێکە بینێ خراپ بۆ یەکسەر لەو پارێزگارە بوو مهندیسەکەی هەڵواسێ لەسەر جادەکە چەند جارەمەتان ڕەنگە پێوتراوە بەڵام ئەبێ باسکەی لەوەی کە ئەمە جادەکانی ناوشار شتیوە هەڕوو نادە ئەوەی جادەی ناوشار لە هەموو دنیاە هەڵیواسن مهندیسەکە ئێوەسم ڕۆتینەکەی نەسەیری بۆ نادەم شارەکانی ناوشار ئێمە کردومانە لەبەرە و متمانە و بەهێزی لەناو حکومەتی خۆجیەیە هەیە شەقامەکانی ناوشار شارەوانیەکە هی دەرەوەی شار ئاوادانکردنەوەیکە خەڵگە بێمە بزانێ پارێزگا سەرپەرشتیە ماکە بودجەی بۆ پیاکە بودجەی لەکوێوە بۆ پیاکە بەو عیلاقاتانی دروستیەکە یا لە بودجەی پەرەپێدان بودجەی پەرەپێدان نییە بودجەی و بەرهێنانی وەزارەتەکان نییە بودجەی ناوخۆ نایەن بە ئێمە داهاتی ناوخۆ بودجەی هەرێمیش نایەن بودجەی بەغاژ نایەن ئێمە دووشتمان کردووە ئەو کۆنەی لەبەردەستمانە بۆ بە ئەمانەتەوە بەکاری بێنین و هەوڵ بین دۆستایەتی بەکار بێنین و کەرامەتی خۆمان بەکار بێنین لای کەرتی تایبەت کە متمانەمان پێ بکە بۆمان بکە و لای دەوڵەتان کە کۆمەکی سلێمانی بکە کە ئەوسا هیچ کۆمەکی سلێمانی ناکرا من هەتا قۆنسولی فەڕەنسام هێنایە سلێمانی قیرسپی بوو لە 2010 ئێدە ئیستا ئەوەی کە قۆنسولی تازەی ئەمریکا یەکەم شوێن کە هاتووە بۆی پارێزگای سلێمانی بووە ئەوسا ئەوانە وێنەیەکیان لا دروستکردبوون وەکو کابۆ وێنەی سلێمانیانە کرد ئێمە ئەم وێنەیەمان گۆڕیوەتەوە ئیستا کە ئێمە هاتین تەنیا کاڵای وڵاتێک و ئیسیسماراتی وڵاتێکی ناوچەی لێرە هەبوو ئیستا ئیسیسماراتێکمان کردووە هەمانگیمان لە بواری ئیسیسماری و پیشەسازی و بازرگانیان کردووە لە ئیسیسماراتی ئەمریکیەوە تا بەریتانی تا فەڕەنسی تا چیک تا پورتوغال تا کەنەدی تا چینی تا ڕووسی تا ئێرانی لە سلێمانیا هەن ئێ باشە تۆ شەریکە لیزیدەیە خۆ بۆ من نییە 3000 کەزیشی تیاکە کان هی من نییە ئیسیسمارێکی ئەمریکیە پایۆنێر ئیسیسمارێکی ئوردونی ئەمریکی کوردیە بۆ من نییە ئاشڵێ ئەمریکیە کارگەی ئاشور فەڕەنسیە ئیسیسمارەکە معمەلی خشتە ئێ تۆ کاکە ئەمەم بۆ هێناوی خۆ مناڵەکەی من لێوێدا نەمەزراوە مناڵەکەی من ژۆکو مناڵەکەی توێدا نەمەزراوە بەڵام بۆ دەرفەتی کارە بۆ تۆم دروست کردووە هەزارەها دەرفەتی کارمان لەو ڕێگانەوە دروست کردووە کردی تایبەتمان لەگەڵ کردی گشتی ئاش کردوێتەوە من پێ دەڵێم ئەو بڕیارانی لە ئەنجومەنی شارەوانی دەرەچێ پێ دوای خەڵک تموحی زیاتری بە تۆیە بۆ نمونە تۆ خۆدا ماژەوە بۆ کرد لە خانەخی نوێیانی ئەم مەساحە زۆرە هەموو دەنگی بە تۆدا کرد لە بۆ نمونە هەواڵە بوو بەکرد ئێستا چاوەڕوانی زۆر زیاتریان لە تۆ لە هەموویشم کردو ئەوەی ئەوێت من سەرکەوم بە زیادەوە ئەوەی ئێوە ئیشی بۆ بکەم ئەبێ دەعمم بکە چونکە تۆ دەنگە کردوتە سنووقێک منێکە لە زانکۆ بووم کە منیشم بە تۆنە بە تویشێ بە من بووە هێناوتمەتە خزمەتی گشتیەوە بەرپرسیارەتی داومەتی من داوام نەکردووە نە لە کاکنەوشروانم داوا کردووە نە لە گۆڕان نە لە دەنگدەر نە لە کەسم داوا نەکردووە داوام لێکراوە وەڵڵا بە ئەمانەتەوە پێتانەڵێم ئەو دۆستانە ئیسا زۆریان لە ژیان ئاماون من داوام لێکراوە ڕاست پێراوم داوام نەکردەوە ئیستاش داوا ناکە ببم بە شتێکی تر کە هاتوومەتە ئەمەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بم وەکو بڵێم نازام ناسکردنە بەسەر دەنگدەرەکان تاکاڵی ئێوەیشان بە من بووە نا بە گۆڕان ئەڵێم بە بژوتنەوەکڵێم من داوام لە کەس نەکردووە لەبەر ئەوە تۆ ئیساتەیە من سەرکەوتوو بم ئیشم پێ بکرێ ئەبێ پشتیوانیم بکەیت تەنیا بە دەنگەکەت نابێت تۆ بڕیتەوە منیشتم بۆ پارێزگا و قاسەیەکیان بۆ بەجێشتبووم بەکراوەی کە لە قانونە نابێت قاسە بەتاڵیش بێ بەکراوی بەجێ بمێنێ ئێوەڵڵا من قاسەی پارێزگام وەرگرتۆ بەکراوەی هیچی تیانە بووە بڕۆ بزانە ئیسا من یەک مەکتەب بڕۆ کامێرێ بنێرن بۆ هەر قەزا و ناحەیەکی سنووری لە دێگەڵە بەم دیوەوە باشە بە کەمپی مەخموریشەوە بە کەمپی کۆیەوە چ پەیوەندێکیان بەمنەوە هەیە لە ڕووی یاسایی و ئیداریەوە کەمپی مەخمور چ علاقەی بەمنەوە هەیە کەمپی کۆیە چ علاقەی بەمنەوە هەیە باشە زرگوێز چ علاقەی بەمنەوە هەیە شارەوانیەکانی بناری قەندیل لە ڕووی یاساییەوە دۆڵی باڵەکایەتی بالیسان سێوسێنان بڕۆ بپرسن بەڕادەی خۆمان هەماهەنگ بووین لە ڤاکسین لە کەرەستەی خۆپارێزی لە سوتەمەنی لە هێڵی کارەبا لەو کارانی کە توانی ومانە کردومانە لە بودجەی سلێمانی ویژدانیان بڕوا دوای حەقی دەنگدەرەکانت داوە نەخێر من خۆم ڕازی نیم لەوەی کردومە دەنگدەر چۆن ڕازیە بێ بەڵام ئەڵێم بۆ ئەوەی زۆرترم پێ بکرێت ئەبێ پشتیوانی بکرێم من هەموو کەسێک گەڵێ باشی
بەڵام ئەبێ پشتیوانی بکرێت ئەگەر تۆ پشتیوانی نەکریت ئیشی ئێمە دووش دەکرێت بەدەسەڵات کە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانم تۆ پارەم ناوێت دەسەڵاتم بەلێ پارەتانە ئێمێ و مەسوولم لێی ئەگە ئێوە 1 دینار دیار نەما محکەمە مەکەن هەڵم واسن بەبێ محکەمە باشە دووهەم بە پارە ئەکرێ نەدەسەڵات نەپارە نەک لای من لای وەزیرەکانی ژۆکو پێویست نییە هەمویان هاواریان نییە لە عێراقی ژوایە باشە تۆ هەمووی ئەخەیتە سەر پارێزگارێک ئەبێ پشتیوانی بکەیت یا ئەبێ دەسەڵاتەکانی بۆ بە پشڕیبووی ئیشەکانی بۆ بکە یان ئەبێ بتوانی لە سەرچاوی ڕوونی ڕەندی ڕەشیدەوە تێوارەوە شەفافەوە پارە بۆم شارە پیاکەی سومعی بۆ پیاکەی نەیشکێنی نەک من بێم ترافیک لای دانێم تۆ بە خاکە ناز بیشکێنی نەک من بێم جادەکە بۆ قیرتاوەکەم ئاوە خەیتە سەری ئیستا هاتم لە ڕێگە بە سۆندە جادەکە ئەشۆی جادە لە هیچ کوێ بەرگەیەوە ناگرێ بە سیانی بەردەوامی لەسەر بێ تۆ بێ باسی ئەو بکەی کە چاڵێک لەویایە من لە ماوەی ڕابردووە چەند ملیۆن تەن قیرم لە عێراق و لە کەرتی تایبەت هێناوە بەبێ بەرامبەر یا بە نرخی فەرمی یاومە بە ئاوادانکردنەوە بە ڕێگەوبان بۆ پێی بکەن چەند هاوکاریان دازیار و کارمەندەکانی ئەوانم کردووە چەند سیانی ئالیاتیانم کردووە من ئەمانم پێکرێ هەمویانم کردووە بەڵام توی لە کاتێکا قیرەکاکی خەڵکە چێ بۆ دەوام ملیۆنێ ژنێو بە ئیدارەکەی منیش و حیزبەکانی ئێرەژە درێ ئەوە ئەبێ هەر کەس لێپرسینەوە لەو ئیشەی بکرێ کە ئەیکات یعنی ئێمە کردومانە بەڵام تەنیا بەزی دوێنێتن ڕەختەن زۆرتر لێگرن هەنێ لەو خۆشەویستانەی تیا ئیساش دۆست من وەکو ئەوان ناکەم من ئەگەر قسە بکەم زمانم زۆر زۆر لەوان تیشترە تونگترە و بەس لە دادگاش کادەیەکێ بکەم پەڕ و باڵیەکەن بە قانون چونکە من هەر تەشیرێ بە منەکرێت تەشیرێکی ئاسایی نییە من 416,000 دەنگم هێناوە بیبیتە بەردەم هەر دادگایەک ئەزانێت سوکایەتیکردن بە کارکتەرێکی وا چەند سەختە یەکێکی تر بۆ ئەوکۆ برادران ئاچوو لە ئەمریکا کارتی سەوزی پێوەرەگرت ئەچوو بیر و گوزیری لەگەڵ هێزێکی دەسەڵاتداری تر پێکرد کە زۆرمان بینی ڕۆی ئەچوو جنسی شوێنێکی پێوەرە کرد ئێمە توین ناو ماڵەکەی خۆمانە لەو ماڵی تیای بوون خزمەتی خەڵگەکەین هەرەمان پێکرێ نەشمان و تۆ لەویا بین ڕاست پێدراوین هێشتوینیانێتەوە بە یاسایەک ئێمەیان ڕاگرتووە وەڵڵا من ئەمەوێ سبەینێ نەچمەوە بە پارێزگا بچمەوە بۆ ماڵی خۆمان و منیش سیرکی ساحە ئامەکە بکەم لە جیاتی ئەو بە خەڵکدا بکەم داوا بکەم ئەمێ تەواو بێ بڵێ 3 جار بە فەرمی داوام کردووە 10 جار بە نافەرمی داوام کردووە باشە دکتۆر مەسەلەن بۆ قوبوڵی ناکەن ئەوەی من بیزانم ئەوەشی کە ینی بینی ویشمە بە چای خۆم کە قوبات زۆر لێوە ڕازیە وەڵڵاهی من بۆ ڕازیبوونی گشتی ئیشەکەم کە دەڵێن هەر کەسێکەکەم نەک ئەو بڕواتە بێ هەموو سەر و کۆمارەکانی عێراق هەموو سەر وەزیرانەکانی عێراق هەموو سەر و پەرلەمانەکان هەموو وەزیرەکان و هەموو سەر وەزیرانەکان و سەرۆکایەتی هەرێم لێرە و هەموو لایەنە سیاسیەکان لە نایارەکانەوە تا بەیارەکان لە ئۆپۆزیسیۆنە تا دەسەڵات ئیداری سلێمانی بە ئیداری خۆیان ئەزانن و ئیداری خۆجێیە زانن و ئەم پارێزگارە بەی خۆیان ئەزانن بە هەموو لایەکیانەوە من هەفتەی پێشوو بەڕێ سەر و کۆماری پێشوو کاگوتۆ لەتیف ڕەشید وتی حەزەکەم هاتوومەتەوە بتبینم چون بۆ مەڵیان و تێمە یەک جملە و پێ بڵێم ئەو بەرپرسیارم لەم قسەیەم کاک دێرین کە بەڕێوبەری ئێوەیە دانیشتۆ لە مەجلیسەکە وتی تاکە کەسێ لە عێراقا بێ مەدالیای زێڕی بکەین بە بەرۆکەوە تویت وتی من لە 4 ساڵ سەر و کۆمار بووم هیچ وەفدێکی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات نە لە کوردستان نە لە عێراق نە لە وڵاتە عەرەبیەکان نە لە دنیا نەماوەنەیە بۆلام سەیرم لەوەیە هیچ کەسێک نییە کە هات پێ بۆلام باسی تۆ و باسی باشەی تۆ و باسی جوانی سلێمانی و خۆشەویستی سلێمانی نەکردبێ ئەو ئەیوەی من سەرم سوڕماوە چۆن توانیوتە ئەمە بکەی لەم دۆخەیە کە کەس لە کەس ڕازی نییە ئێ باشە خۆ بۆ من نییە ئەوە بۆ سلێمانیە ئەزانی تۆ ئیسایمە پرۆژێکمان لەگەڵ هۆڵندیەکانە هەیە هی ئەو پەنابەرانی لەوێن ئیش لەگەڵ خەڵکی خانەخوێی خۆیان بکەن ئەزانی ئێمە دوو پرۆژەی گەورەمانێ ناوەتە سلێمانی ئەزانی ئێمە لەگسا لەگەڵ شاڵی مۆڵبێرن لە سویسرا لە ئوسترالیا خەریکی کاری هاوبەشین ئەزانی ئێمە لەگەڵ نۆتینگهام و مانچستەر خەریکی کاری هاوبەشین ئەزانی لەگەڵ ئیو خەریکی کاری هاوبەشین کە پایتەختی دنیاە بۆ ئابووری لە چین ئەزانی ئێمە ئیستا لەگەڵ لەندەن خەریکین ئەزانی ئیستا ئێمە لەگەڵ ئێ باشە ئاخر خۆ ئەمانەمان کردووە بۆ من نییە و بەتەنیا من نیم کۆی سیستەمەکە ئەگەر لەگەڵ ئەمبەرەی منانە بێ من ناتوانم ئەمە بکەم ئەمە یاریکی فیرەقیە یاریکی فەردی نییە هەموو خەڵکی بینێ من و تۆی ساچینە بازار بزانە کاردانەوەی خەڵک ئەچینە لەندەن بزانە کاردانەوەی خەڵک چۆنە خەڵکی بینێ خودی خۆ دکتۆر ئێمە هەڵەیەکی گەورەمان هەیە هەڵەیەکی گەورەمانە هەڵەیەکی گەورەمانێ بە ڕاستیکەینەوە ئێمە پێوانەکردن و ڕای گشتی لە تۆڕی کۆمەڵایەتیەوە بینین کە دنیایکی گریمانەیە دنیایکی گریمانیشی تێدایە ینی واقعیە و من ناڵێم من ناڵێم هەمووی و سەیریکە تۆ بچۆ ناو خەڵک بچۆرێکە کارگێڕیەکان
بچۆرە فەرمانگەکان بچۆرە کەرتی تایبەت بۆ نمونەیەکە گەدۆزیتەوە لە کەرتی تایبەت ئێمە داوای پشک و سەهم و سەرانەمان لێکرد بێ لێرەوە تەحەدایانەکەم بڕۆن سەیریکەن من باسی خەڵک ناکەم یەکێکی تر بخەرە جێی من بزانە چیەکە دکتۆرە ڤاڵ شوقەی هەیە و فڵان ئەوەی هەیە تەنها دەنگوێت هیچ بنەمایەکی ڕاستی نییە کە من ئیمکانیەتم وەکو وڵاتی سەیریکە ئەو کاتەشی نە سەیریکە بەوەش نیمە ئەو کاتەشی کە کاندید کراوم نەک هەڵبژێردراوم ئیمکانیەتی من شەهادەی من تاریخی من سەدقاتی ئیستای ئەوانە کە سەرۆکی حیزب و ئەندام پەرلەمانن بە هەموو توانایەکمەوە من لەوەتیم یارمەتی خەڵگەیم تۆ لە زانکۆ تەلەبەم بووی دەیان خوێنکار من مامۆسای زانکۆ بوو یارمەتی ماون نەمێشتۆ واز دەخوێندن بێنن ویستێتی ئینتیحارکە نەمێشتۆ ئینتیحارکە ئیسا لە بەریتانیا دکتۆرای تەواو کردووە باشە کاکە خۆ من نابێمانە بڕبەمەوە بە ڕووی میلەتەکەمە ئەبێ بیانکەم زۆری بەڵام لەو کاتی تۆ هیچ نەکردووە من شتم کردووە جا من ئیسا ئیمکانیەت و دەسەڵاتێکم پێ بێ تەکید بە سەدقاتی تۆکەم اینجا من هەموو بڕیارەکانی شارەوانیەتە لای من باشە ئەتوانم ڕەفزی کەم ئەتوانم قبوڵی کەم تەحەداتەکەم یەک بڕیار لای ئێمە دواکەوت بێ و یەشتێتمانی یەک کەس بێ بە دوای معاملەکەیە ڕۆتین نەماوەیانی بە هیچ جۆرە لە پارێزگانی بڕۆ پێیان بڵێ بڕۆ سەیری تاریخی هاتنەکە لەگەڵ تاریخی ئیمزاکردنەکە بکە باشە ئەگەر یاسایی بوو بێ خەڵکێکی زۆر قسە دەکاوە تۆ سکاڵاش تۆمار ناکەی خۆدا ماژە بۆ کرۆت ئەگەر سکاڵا بکەم وەکو کوردەڵێ دار دەدەن بە ڕۆحیانە ئەوانی کە جنێو دەدەن نەک و ڕەخ نەدەگرن ڕەخنە شتێکی دیکە ئەمڕۆ جەژنە گەرنیوان ئازاناکی کە قسە پێ دەڵێن هەردیسانەوەڵم گەرنیە مویان ئازابێت چونکە لە نەزانیەوەیە باش و خراپ باش و خراپ زانینەوەی وەکو خۆ و تەندیکان بەڵێ بە هەنێکیان زۆر چاگەزانم هەنێکیان هەیە بێژەر بووە ئەیوت کە من پرسیارە لێەکەم بیرمەچێتەوە بێژەرمە بم بە گوێگەر بەنامەکە تەواو بێ پرسیاری دووەمم پێ ناکرێ یەت باسی شتم بووە کە حیزب نەماوەی کا باسی منەکات فم لە ڕابردوو کردووە ئەخر نابێ بێ بە یەک پێوانە منیش و خۆش بپێوی سەرۆکی حیزبی خۆش و منیش بە یەک پێوانە پێوە من پێش تۆ نەک حیزبێ جیاکەیتەوە لە گۆڕان هەموو گۆڕان بە نار و بیارۆی ژماعی هەبە بم بەڕێخەر نەم کردووە بڕۆ لیان بپرسە نەم کردووە چونکە من باوەڕم بەوەیە بە هەڵبژاردن گۆڕانکاری نابێ بە دروستکردنی حیزبی تازە گۆڕانکاری نابێ ئێمە گۆڕان با بڵین بەڵێ بنیاتیان پێت بڵێن وەکو کاندیدی سازانی نێوان هەردووباڵی گردەکە و کورسات بە هیچ جۆرێک نایکی بە هیچ جۆرە تێکەڵی جارێکی تر ئەو کایە تێکەڵی سیاسە دەبم تێکەڵی حیزبایەتی نابمەوە لای هیچ حیزبێک اینجا لەبەرەوە تۆ ئەتەوێت فیگەرێبی ئەتەوێت لایکی زۆر بۆ بێ ئەتەوێت لە شوێنێکی تر نرخەکە و زیاتر بکە ئەبێ خۆ هەوڵی خۆت بی نابێ لەسەر من ئەمە بکەی نابێ من بکەی بە خۆراکی دەمی قولاب قسەیە بڵێ تون نییە بەرپرسیارم بەرپرسیارم مۆشایەتم هەیە واگەم لەو کۆبوونەوانەیە خەڵک لە ئەمریکا لەگەڵ بەرپرسانێکە لە لەندەنێکە من دۆستم زۆر هەیە ئاگام لەوانەیە کە میر و گوزیر بە قەزەی ئەم میلەتەوەکەن بە ئێمەوە ئەکەن ئاگام لە هەمویانە بەڵام ئەوانە برا من ڕۆژێک لە ڕۆژان ناسی و من نامەوێت هیچ دەسەکەی لێرەوە گردنی هەموو لایەکیان ئازاد چاک و خراپگەردنیان ئازابێت چکە دادگایەکە کە دادگای خوای گەورەیە منیان نەمە دەست خوای گەورە ئومێ دەکەم سەرکەوتوو بن ئومێ دەکەم نەک سەرۆکی گەرە سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بن بەرپرسیارەتی لای تۆ چیە دکتۆر بەرپرسیارەتی لای من هەڵگرتنی بەرپرسیارەتی بڕیار و ئەنجامەکانیشێتی شەفافیەتە کارکردنە بە گیانی لێبرسینەوە کارکردنە بۆ خەڵک نەک بۆ خۆت خزمەتە نەک دەستکەوت خاکی بوونە تێکەڵاوبوونە لەگەڵ خەڵک نەهێشتنی هیچ دیوارێکە لە بینی خۆت و خەڵکە دروستکردنی وکردنەوەی دەرگاکان و دروستکردنی پردە و ڕایەڵە و پەیوەندیە لەگەڵ خەڵک بۆ ئەوەی هیچ کەسێ مامەڵەکەی ون نەبێ غەدری لێ نەکرێ سەرانی لێ نەسەنرێ من بەردەوام لەناو ئەو خەڵکانەیەم کە یەکسەر فیدباکی مامەڵەکانی ڕۆژانەی ئیمزایەکەم پێمەگاتەوە هیچ دیوارێکم دروست نەکردووە نە ماڵەکەم بردووەتە شوێنی تایبەت و ئەوانە هەر لەو شوێنم گەڕێکی شعبی سەرچنار نە خێزانەکەم نەخۆم نەکە ئەچمە دەرەوە ئەچمە شوێنی پێنجەستێرە و بە سکوریتیەوە تێکەڵی ناڕەزایەتی ترین تەوژمەکانی کوردە بەم گویان لێگرم لیانە پرسم ملاحەزەت لەسەر دەستم دەمم داوێنی من هەیە لە نەخێر بەڵام بۆ منە تۆ گۆڕان بووی گۆڕان وای لێ کردو مەڵێم ڕاستەکەی بەڵام من سا تعبیر لە سیاسەتی گۆڕان ناکەم وەکو حیزب لە حکومەتە خەڵک دانامەزرێن ڕاستەکەی لەبەری دەسەڵاتی دامەزراندن لای من نییە بودجەی فلان شوێن ڕاستەکەی لەبەری بودجە لای قانونی بودجە لە پەرلەمانەوە بودجە لە لای من نییە بەڵام ئەوەی لە لای منە تێبینیت لەسەری هێڵە نەخێر تێبینیت لەسەر دەستم دەمم داوێنە دێ نەخێر پێ دوایە جیاوازیم لە بینی کەسێک بریناسم و کەسێک نەناسم کردووە کەسێ سەر بە گۆڕان بوو بێ و کەسێ دژی گۆڕان بوو بێ کردووە جیاوازیم لە بینی ژن و پیاوێکا کردووە لە بینی گەنج و پیرێکا کردووە نەخێر کە ئەمانم نەکردووە
لێ بەرپرسیارەتی ئەمەیە و ئەبێ بەرپرسیاربی بەرامبەر خوا بەرامبەر خەڵک بەرامبەر خۆت و وجدانی خۆت و لە یاساشە بەرامبەر یاسا دەستور ئەو ڕێنمایانی کە لە وڵاتەکەدا دەرەچن. زۆر باش دکتۆر ڕەنگە بە خۆش وترابێ دەوتێت دکتۆرە ڤاڵە بوبەکر وەکو دەڵێ بۆ قسەدا نامێنێ ینی ئەمە پەیوەندی بە باگراوندی سەقافی تۆەوە هەیە یان هەر منەوە 20 ساڵ پێش ئێستا تەلەبە بووم یان ئەو کاتیش هەروەوەی دکتۆرە ڤاڵ ئەمە قسە لە ئیشەوەیەت خەڵک زۆر غەڵەدەوە تێگەشتووە بۆ نایەن سەیری ئیشەکانمان کەن ئەوەی ئیشێکی لێ ئەگیرێ لەم کوردستانە و دەرەوە پەنا بۆ کێ بە پەنا بۆ ئێمە بە ئێمە ئیشمان پێکرێ بەڵام باسی ناکەین چکە و ئیشانە بەشێکیان ئەوەنە تایبەتن نامانەوێ هەنێ درگاهەیە لەسەر خۆمانی بکەینەوە. دکتۆر هەر لە ئیشیش گەڕێ هەر ئێستا بۆ منەوەسفیە و کامێرەیە بکەی ڕەنگە تۆ وەسفێکی زۆر جوان و وەکو دەڵێ ئەخرەگەکە وەسڵی من کردم ئەو وەسفەوەکو ئەوە بوو کە کامێرەکە هەیە کەواتە من لە زاناییەوە لە لێزانیەوە کردومە بەڵام کە من وەسفی و کامێرەیەم کرد تۆ چوویتە سەری وێنەی نەگرت ئۆن ئۆفەکەت نەزانی وەکو برادێکمانە و لە زانکۆ ئۆنی کامێرەکەی نازانی ئەو کاتە خەجاڵەتیە بەڵام من تەحەدا ئەکەم شتێکم وتبێ وەکۆی ئەرستۆڵێ خراپتر بوو بێ لەوەی من وتومە و من دایم چاوم جوانی شتەکانە بینێ جوانی ڕەفیقەکان مەبینێ هەڵوێستە جوانەکانیانە بینێ نەک ئەوان تەنیا منیش خەوشم هەیە تۆ هەموو میلەتەکە سەیری خەوشی من کا وەڵا هەزارم تایە بەڵام من بە چاوی خەوش سەیری کەس ناکەم سەیری هیچ هێزێکی سیاسیش ناکەم من چاوم هەوڵەیە جوانیەکان ببینێ خراپەکان ئەبینم ئیشی تیاکەم پێی ئەڵێم پارەی ئێمێ بودجەی ئێمێ ئیشی لەگەڵەکەم تیمی پێناسێنم کۆمپانیای دەرەوەی پێناسێنم ئاژانسی دەرەوەی پێناسێنم زانکۆی دەرەوەی پێناسێنم ڕێگەی پیشانەیەم بۆی خەوشەکەی پڕکاتەوە نایەمە سەر میدیا ئەژینا من بە حکمی ئیدارە و شوێنەکەم و عیلاقاتەکانم ئەشی ئەو سۆنەری هەموو کەسێک لە لای من هەیە من بەرپرسی دەستگایەکی زۆر هەستیاری ئەم وڵاتە قسەیە بڵێم بەرپرسی دەستگایەکی زۆر هەستیاری ئەم وڵاتە کە سێبەری خەڵکەکانیش زانیاری سێبەری خەڵکەکانیشیان لایە هەمومانیان لایە پێرێ لە مناسبەت دێوتی یەک بەڕاستی تۆ پاکی تۆ کارێکی کردووە هەر بیرێکی ناخۆش و بڕیارێکی بەنەوعێ لە تۆکەینەوە فەشەلی پێێنێ وتم وەڵاهیەوە گەورەتی شەهادەیە بۆ من چونکە من زۆر شتەکەم ئاگام لێ نییە و ئاگاتان لێتی من لە نیەتێکەوە یکەم لە نیەتێکی ترەوە خوێنرێتەوە ئەوانە بۆ من شەهادەی گەورن ئەوانە بۆ من شەهادەی گەورن کە ئەو وڵاتانی یەنە سلێمانی وەرە بزانە ئێمە بە قسە نا کۆنسوڵی تازەی ئەمریکا لەو دۆخە سەختەی کە ئیسا منتیقەکەی تایە هاتۆتە لای ئێمە ئەڵێ من بەڕاستی دەجاری وتۆتەوە نازانم چۆن بەدەستی بەتاڵاتوم شتێکم نێناوە بۆ ئەم مۆزەخانەیە بوو لە سلێمانی بمێنێتەوتم باکە لە بایدنەوە دیاری ئێوە کە لە واشنتۆم لێن بەرگرتوون هەتا سەفیر و قونسوڵەکانی عێراقی پێشتۆ لێرە وتی نا منەمێ شتێ بێت تعبیر لە قۆناغی من بکە بۆ ئەوی منیش بیسەلمێنم کە لێرە بووم باشە ئەمریکیەک بە سەعاتێک وا تەقیمیەکە هۆڵندیەک وا تەقیمیەکە وڵاتێکە لێرەیە نانە هاوڵاتی نییە من داوای لێبور ناکەم یەک هاوڵاتی نییە ڕێکخراو نییە ڕێکخراوی مەدەنی نییە دادگا نییە دەستەی چاودێری نییە دەستەی داواکاری گشتی نییە دەستەی نەزاهە نییە ئەمانە تۆ وێلیان پرسی پەرلەمان نییە ئەمانە هەنێک کادری حیزبین هەنێ نوخبەن کە هیچ ئیشێک نازانن غەیری قسەکردن و خەیری ڕەخنەی وێرانکەر نەبێ لەبەر هاتنە پێشەوەی خۆیان بەغەیری هاوڵاتی تیانە هەر هاوڵاتێکی تیا بێت نووسراوێگە نووسیان نامەیەک بۆ ئەو هەموو یەک ژمارەم پێ بەڵام واتساپم هەیە ڤایبەرم هەیە تەلەگرامم هەیە فەیسبووکم هەیە مەسنجەرم هەیە هەر ئەوەشم پێ نامەیەکم بۆ ئەنێرێ ئیشەکەی ئەنێرێ من ئیسا نامەت پیشانێم لە مۆبایلەکەمە محەتەی کارەبای گەڕەکەی لە هەوانە جوابی نەیاوەتەوە تەلەفۆنیان بۆ پارێزگارەکەی کە جوابیاتەوە بێ بە دوایە بچم ئەلوەکە کردویانە جوابیان نایەنەوە من بە دوایە چم باشە من ڕۆژانە خەریکێمانم بە شەو بە ڕۆژ من هەموو کات و ماڵی خۆم تەندروستی خۆم یاوە بەم ئیشە تاتیایم ئەمە بەرپرسیارەتیەکە باسی کرد بەڵام ئەو خۆشەویستانەکە نەخێر هاوڵاتی تیانە هاوڵاتی حەقێتی هەرچی بڵێ هاوڵاتی بە چەکوشیش کێشێ بەسەرمانە حەقێتی فەرمانبەر موچەخۆرەوەی ئیشەکات ئەوەی کە ئەم مانگە موچەکە وەرێگرێت بە ڕێکوپێکی شەکانی خەڵکی دوانە خستووە لە کاتی خۆیاکاری کردووە بەس ئەوەی کە خۆی دەوام ناکە لە فەوزایە خەڵگەکە بە پەیژە خەڵگەکە بە خۆراکی دەمی قولاب بەڕاستی لێرەوە پێ ئەڵێم زۆر سەهووی نەڕەخنەی تۆ ئەمان ڕوخێنێ نەپیا هەڵدانی تۆ سەرمانەخە دکتۆر وەکو دەڵێ لە کۆتاییدا ئەگەر شریتی عمری ڕابردوو بێنیتە بەرچاوت
نامەیەک بۆ خۆت بنووسی چی دەڵێ چی بە خۆت دەڵێ واللهی من شانازی بەو کەسانەوە ئەەکەم کە لەم دۆخەنا هەمار و سەختانەیە متمانیان بە ئێمە کرد ئێمە لە ملبانەیەکی سیاسی سەختەوە هاتین هەڵمەتی گەورە کرایە سەرمان گۆڕانکاری گەورە بەسەر ئەوە هاو بە هەڵسوکەوتی ئێمە ئەو کاتێمە حیزبێکی زۆر زۆر گەورە لە پشتمانەوە بوو ئیسا دۆخەکە بەم نەوعەیە دۆخی سیاسی لە کوردستانە بەرەو گۆڕانکاریە چوو ئیسا لە چەق بەستوویایە بەڵام ئێمە توانیمان بە هیمەتی هەمووتان بە پشتیوانی پێش هەموو کەس خێزانەکەمان اینجا هاوڕێ و دۆستە ڕاستەقینەکانمان اینجا خەڵکی شار و وڵاتەکەمان و ئەوانی لە دەریشەوەن بە ڕەوەندی کوردیشەوە توانیان وا بکەن ئێمە مێژوویە دروستکەین کە ئیستا لە بەرەوی یاریەکە تەواو نەبووە نازانی کێ بردوێتیەوە هێشتا فیکەی کۆتایی لێ نەدراوە بەڵام با ئەو ڕۆژەی کە من لەوێ نامێنم اینجا وەرن بەراوردی لە 1970 سلێمانی کە بۆ بە سەنجەق هەتا 1970 سەردەمی عوسمانی لە 25 شەوە تا ئیستا بکەن ئەم قۆناغە دوور و درێژەی کە ئێمە بە ناچاری تیایماینەوە بەراورد بکەن بە گەشەکردنی سلێمانی بە فراوانبوونی بە خزمەتگوزاری بە پەیوەندی کەرتی تایبەت و گشتی بە سەقامگیری بە بارودۆخە گشتیەکان بە کللتور بە هوەر بە ئاسایش بە ژینگە بە ئابووری بە پەروەردە بە تەندروستی بە پیشەساسی بە بازرگانی بە سەوزایی بەراوردی بکەن بە قۆناغەکانی تر پارە و بودجە و دەسەڵاتەکانیشمان بەراوردکەن بە قۆناغەکانی تر پێناسەیەکی خۆ بکەی چیڵی بە دێڕێک بۆن خزمەتکارێکی خاکەڕای ئەم وڵاتەم هی هەر کوردیەکەم ئەوەی هێم نەڵێمەوە خاکی بەرپێی تێکۆشەرێکی کوردم تێکۆشەر بە معنای شاخ و شارنا هەر کەسێک کە بە لەحزەیەک بە هەناسەیەک بە هەنگاوێ بەدڵۆ پێخوێن بۆ کورد بۆ ئەم نیشتیمانە بۆ مرۆڤایەتی تێکۆشێ سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان جارێکتر جەژنی پیرۆز بێ و ساغ و سەلامەت بی خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا ساغ و سەلامەت بن کاتێکی خۆش